کەڵکەڵەی دەسەڵات کەوتۆتەوە سەری مالیکی. فایەقزێدان بۆ شەڕی سوودانی ئامادە دەکرێت و مالیکیش گەڕێکی دیکەی شەڕی ناوماڵی شیعەکان ڕادەگەیەنێت. هێشتا ساڵێکی ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، بەڵام نووری مالیکی لە ئێستاوە زەنگی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی لێدا. نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و کەسی ژمارەیەکی ناوماڵی ئێستای شیعەکان لە لێدوانێکدا باسی لەوە کردووە پێویستە دەستکاری سیستەمی سیاسی عێراق بکرێت. مالیکی داواش دەکات سیستەمی سیاسی عێراق بکرێتە سەرۆکایەتی و دەستور هەموار بکرێتەوە. نیەتەکەی مالیکی وەک بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختە و نیەتی ئەو بۆ گەڕانەوەی بۆ سەرکورسی دەسەڵات لێک دەدرێتەوە. نووری مالیکی پێی وایە سوودانی کە ئێستا سەرۆکوەزیرانە بە تەواوەتی لە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دابڕاوە و کار بۆ ئایندەی سیاسی خۆی دەکات. داواکاریەکەی مالیکی بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانیی عێراق بە جۆرێکە کە دەیەوێت ببێتەوە بە سەرۆکوەزیران و سەرۆکی حکوومەتەکەش هەموو شتێکی بەدەست بێت. بەڵام لەگەڵەوەشدا چاودێرانی دۆخی سیاسی عێراق نیەت و داواکەی مالیکی بە خەیاڵات ناودەبن و دەڵێن ئەوە لەگەڵ سروشتی عێراقدا ناگونجێت. هاوکات پێشتریش فایەقزێدان سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراقیش لە لێدوانێکدا داوای گەڕانەوەی سیستەمی سەرۆکایەتی کرد بوو. ئەم داوایی فایەقزێدانیش وەک قسەی دڵی مالیکی لێک دەدرێتەوە بەوەی کە مالیکی دەیەوێت ئەگەر خۆیشی نەگەڕێتەوە سەر کورسی دەسەڵات ئەوە نیازی هەیە پێشنیازی فایەقزێدان بکات بۆ پۆستەکە. بۆیە ساڵێک پێش هەڵبژاردن مالیکی دەیەوێت بە فایەقزێدان شەڕی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق بکات.